بۆچی ئێستا لە کۆبوونەوەفەکانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستاندا نابینڕێی؟ ئایا ئێستا لەوێ داوام ناکەی؟ نەخێر. بۆ؟ تقریبا نەتوانم بڵم لە خەڵوەتێکی سیاسی خۆمام و خەریکی نووسینی پرۆژەیەکیشم کە پێشکەشی بەڕێز جێگیری سکرتێری گشتی و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئەنجومەنی ناوەندی بکەم. کۆی ئەو بۆچوونانە و ڕخنە و هەڵسەنگان و ئەو هەست و هەڵوێستانەی کە هەمە ئەمەوێت لەو پرۆژەیە پێشکەشیانی کەم. ئەو پرۆژەیە کەی پێشکەشیەکەی؟ ئینشەڵا دوای سەری ساڵ. پێشکەشی جێگرانی سکرتێری گشتی؟ پێشکەشی هەمویان یەکەم. بە دیاری کراوی؟ ناوڕۆکی پرۆژەکەت چییە بێت؟ ناوڕێکە بە هەڵسەنگاندنی ڕابردوو یەکێتی دەست پێەکەم بە کۆنگرەکانە پیامە خوارەوە هەڵەکان کە کراون سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغەکانی ڕابردوو و هەموو ئەو گەندەڵیە و هەموو ئەو ڕەفتار و کردارە ناپەسەندانەی کە بوون بەمایی ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێوان دوو هەڵبژاردن کاکا 2014 بۆ 2018 213,000 دەنگ دابەزیوین لە سلێمانی 90,000 دەنگ دابەزیوین لە هەڵەبجا 7,916 دەنگ دابەزیوین لە گەرمیان 5,000 و قسوورێک دابەزیوین لە هەولێر دابەزیوین یعنی وای لێهاتووە لە سلێمانی کە ئێمە قەڵای سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستانە یەک کاندیدی سنتەری سلێمانیمان پێ دەرنەچۆ بۆ پەرلەمانی کوردستان ئەوانەی کە دەرچوون هەواڵ زیاد دەرچووە کە خەڵکی منتەقەی شارە زوور و هەڵەبجەیە و هەواڵ سەلمە دەرچووە کە خەڵکی چەمچەماڵە لە هەولێر تەنها برایشی شاخەوانمان دەرچووەویش خەڵکی جێهاتی هەولێرە ئەم دۆخە کۆی ئەم دۆخە کۆی ئەمری گەرانیانەیە کۆی ئەو ڕخنانەی کە ساڵهای ساڵەیە لە ناوی یەکێتی نیشتیمانی هەیەەوە من ڕەنگە تا ئێستا 50 وتارم لەسەر ئەم دۆخەی یەکێتی کاریگەری یەکێتی نیگەرانیەکانی کەس و کاری شەهیدان پێشمەرگە دێرینەکان ئەندامانی یەکێتی. پرۆژەکەت پێ وایە کاریگەریەکی قۆڵ بەجێ هێڵا لەسەر یەکێتی و ئەدای ئایندە یەکێتی؟ کۆی ئەو تێبینی ڕخنە بۆ چوونانەی کە لە ساڵانی ڕابردوو نەک هەر من بە سەدان هەواڵی یەکێتی هەیەیان بوو خۆشم هەم بوو لە کۆمونەکان باسم کردە دیکومنتم هەیە کە باسم کردووە وتارم بە تاریخ و بە ڕۆژ و بە سەعات لە هەموو ڕۆژنامەکان. کاریگەری ئەبێت ئەگەر پێشووتر ئەم هەموو هەوڵەت دابێ و کاریگەری نەبوو بێ؟ من خۆم ئەگەر بزانم ینی کاریگەریکی سحری ئەبێ دەمێک بۆ پێشکەشم کردبوو جارێکیان کۆڕێکم بەست لە زانکۆی سلێمانی بە ناوی سازان یا ترازان بەڕێز حەمەی حاجی مەحموود هەڵساوتی مەلا بەختیار ئەبێ بڕیار بدا نابێت کۆڕ ببەستێ منیش وتم ئەگەر بمزانیە بڕیار ئەتوانم بدەم و گۆڕانکاری بکەم نەهاتم کۆڕ ببەستم حەقیقەتەکان بە خەڵک بڵێم لە وەڵامەوەم بێت من پێم وایە بێ زۆرم هەڵدا نەگاتە ئەو وتارانە زۆرم هەڵدا نەگاتە ئەم پرۆژەیە زۆرم هەڵدا نەگاتە ئەو نیگەرانیەی کە من مەلا بەختیارم و بێم لە خەڵوەتی ماڵی خۆما بیر لە ئایندەی حزبەکەم بکەمەوە بیر لە ئایندەی ڕێبازی مام جەلال بکەمەوە. کەواتە ئەمە تووڕەبوونە یا ئەمە عەفوم کە دەستەواژەی تۆران بەکارێنم تۆرانە یا خەڵوەتە؟ هیچیان نییە من خەڵوەتە بۆ فەرماتکردنی هەڵوێستێکی نوێ بە پێی ئەم قۆناغا بە پێی ئەرکەکانی ئەم قۆناغا بە پێی گۆڕانکاریەکانی ئەم قۆناغا و من پێم وایە بێ هەڵوێست زۆر گرنگە هەڵوێست دوورنمای یەکێتیە بەبێ هەڵوێستێکی نوێ بەبێ خوێندنەوەی هاوکێشە نوێەکان دیاردە نوێەکان ڕووداوە نوێەکان یەکێتی نیشتیمانی کوردستان وای لێ هات. کەواتە بۆ ئەوانەی کە چاوەڕوانتن یا ئەوانەیانەیە زانیاری زیاتر بزانن بە دیاریکراوی کێ ئەگەڕێتەوە مەکتەبی سیاسی کەی دەست بەکارە بیتەوەکو بەرپرسی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی؟ هێشتا بڕیاری وام نەداوە. بەم زوانەش پێ دوانیە بڕیار بدەی بگەڕێتەوە؟ نازانم.